ڕاستیدا ئەوەی کە دوێنێ لە باکووری کوردستان ڕوویدا چاوەڕوانکراو بوو لەبەرەوەی ئەردۆغان وەکو سەرۆکی ئاک پارتی پێش هەڵبژاردنەکان بە مانگێک و چەند ڕۆژێک هەڕەشەی ئەوەی کرد کە ئەگەر هەدەپا یان جەهەپا دەنجش بێنن لە شوێنە گرنگان لە شارەکانی خۆیان ئێمە قەیوم لە جێگەیان دانین. ئەوەی دوێنێ بە پێی هەموو لێکدانەوەکان ئەوە کۆدەتایەکی سەربازی نییە، کۆدەتایەکی سیاسیە، کۆدەتایەکە بەسەر دیموکراسیەتدا ئەو نوێنەرانەی شاری ئامەد و ماردین و وان و شوێنەکانی تر بە دەنگی خەڵک هاتوون و بوونەتە سەرۆکی شارەوانی، بەڵام ئێستا بە بڕیارێکی سەرپێیی دروستکراو لەلایەن وەزیری ناوخۆی تورکیا سلێمان سۆیلۆوە ئەبێ والیەکانی ئەو شارانە جێگەی ئەوانەگرەوە. مەترسی ئەم شێوە کۆدەتایە هەر لەوەیان نییە چەند سەرۆک شارەوانیە قەیوم لە جێگەی دانرێ، بەڵکو ئەمە هەنێ دەستگای و شوێنی گرنگی تریش ئەگرێتەوە، وەکو بینیمان سەرۆکی پارێزەران، سەرۆکی سەندیکاکان، ئەمە هەڕەشەیەکە لە هەموو شارەکانی سنووری ئەو شوێنانی کە هەدەپە دەنگی زیاری هێناوە بە تایبەتیش ڕەنگە ئەنقەرە و ئەستەمبولیش بگرێتەوە. ئەمە بە پێی لێکدانەوەی چاودێران ئەم کۆدەتا سیاسیە هەر هەدەپە ناگرێتەوە، بەڵکو جەهەپەشەگرێتەوە و تا ئێستا ڕێگریکی زۆر لە ئیمام ئۆغڵ کراوە، ڕێگریکی زۆر لە مەنسووری هێواش کراوە لە ئەنقەرە کە کارەکانی یعنی ڕێگریان بۆ دروستەکەی، ڕێگری یاساییان بۆ دروستەکرێ بە هەموو شێوەیەک. دوای ئەوە نۆرەی ئەوانش دێ، ینی ئەمانە گەتوانیان ئەم کۆدەتا سیاسیە بەسەر هەدەپەدا جێبەجێکەن، ئەگەرچی هەوڵێکی زۆریان بۆ داوە پێشتر کۆبنەوەیکی زۆر بە موختارەکان، بە لایەنگران، بە خەڵکە دەسەندەخۆرەکانی ئاک پارتی کراوە کە ئەم کۆدەتا سیاسیە بەسەر هەدەپەتا بکەن و ڕاپەڕین کراوە. هاوکات لە باکووری سووریا چەند ڕۆژێکە مەسەلەی ناوچەی ئارام و هەڕەشە و سڕینەوەی کورد، دەسەڵاتی کوردی لە باکووری سووریا زۆر بەڕی کراوە، بردومان و سنوورەکانی هەرێم چڕ کراوەتەوە. ئەمە ئەردۆغان بۆی دەرکەوتووە، ئەمە دوانە فەسێتی ئەگەر شتێک نەکا بەرگەی هەڵبژاردنێکی تر ناگرێت بە دڵنیاییەوە، هەم لە کوردستانە هیچ دەنگ ناهێنێ، هەم ئەم جارە جەهەپا خەڵکە دیموکرات خوازەکان، خەڵکە چەپەکانی تورکیا تەنانەت معارەزەیەکی زۆر لە ناو ئاک پارتی بە سەرکردایەتی عەلی بابەجان و عەبدوڵڵا جل و بڵند ئارنج و ئەحمەد داود ئۆغڵ و ئەمانەش بەرەیشین، ئەوانش یەکە بوون لەو خەڵکانی کە سەرزەنشتی ئەم کۆدەتا سیاسی دوێنێیان کرد. دیارەوەی ئێستا لە باکووری کوردستانە ڕوئەدا هەوڵێکی ئەردۆغان و ڕژێمەکەیەتی بۆ خۆسەپاندن بەسەر ئیرادەی گەلەکەمانە و بۆ خۆشی کودەتایەکە بەسەر ئازادی و بەسەر پرۆسەی ئاشتی لە تورکیادا. ئەم هەنگاوانەی کە ئێستا ئەردۆغان و ڕژێمەکەی دەینێن دژی ئازادی، گەر پێی وابێ لە ڕێگای قەیوم و خۆسەپێنەوە دەتوانێت ئیرادەی گەلەکەمان خۆی بسەپێنێ بەسەر ئیرادەی گەلەکەمانە، دەبێت لەوە دڵنیابێ کە شکست دێنێ بەڵێ بۆی دەکرێت لە ڕێگای خۆسەپێن و قەیوم و ئیدارەی ئەو شارانە بگرێتە دەست، بەڵام هەرگیز ناتوانێت ئیرادەی خەڵکی باکووری کوردستان بگرێت دەست و ئەمە خۆی بۆ خۆی گەلانی تورکیا زیاتر ڕوبەڕووی ئەوە دەکاتەوە کە تورکیا بە گشتی و سیستەمی سیاسی بەرەو دیکتاتۆریەتێکی مطلق دەچێت، مەترسیە لەسەر پێکەوە ژیان لە تورکیا و بۆ خۆی ئەمەش کودەتایە بەسەر ئاشتی و بەسەر ئازادی و دیموکراسیدا لە تورکیا، بۆیە زۆر گرنگە سەرجەم گەلانی تورکیا دژی ئەم دیکتاتۆریەتی ئەردۆغان و ڕژێمەکەی بۆچنەوە، لەبەرە ئەمە لە کۆتا دەستژیان بە سەرجەم گەلانی کوردستان دەگەنێ، نەک تەنها گەلی کورد لە باکووری کورد. دیارە دوای ئەو شکستەیەک لە دوایەکانی ئەردۆغان کە بە تایبەتی لە پرۆسەی دەنگدانە و بە تایبەتی لە شارە ئەستەمبولە تووشی بوو، ئێستا زیاتر ئەردۆغان بە هەموو شێوەیە لە ڕێی ئەو هێرشە چەکداری کە دەیکا لە باشووری کوردستان و هەوڵەکان لە ناو تورکیا دەستگیرکردنی گەنجان، دەستگیرکردنی خەڵکی ئازادی خواز لە ناو تورکیا هەموو ئاماژەن بەوەی کەوا ئەردۆغان و حیزبەکەی تورکیا بەرەو دواڕۆژێکی تاریک و بەرەو دیکتاتۆرێکی مطلق دەبن. ئەمەش بۆیە ئەرچی سەرجەم ئازادی خوازانی جیهانە کە دژی ئەوە بن تورکیا بەرەو ئەو چارەنووسە براوە لەبەرەوەی بۆ خۆی گەیشت ئەگەر ئەو ڕژێمە دیکتاتۆرەی کە ئێستا ئەردۆغان خەونی پێوە دەبینێ بچەسپێت لە تورکیا، پێم وایە سەرجەم گەلانی ناوچە زەرەر دەکەن لە بوونی سیستەمێکی ئاوها لە تورکیادا.